ئەوەی کە لە هەمووان خەتەرترە و بەڕێزان یەک بەیەکی ئێمە لە خۆمەوە بۆ جەنابتان دڵی بدەینێ ئەوەیە خوای گەورە لە قورئانە دەفەرمێ فەوەیل للمصلین وەیل شیوی دۆزەخ ناڕەحەتی سەغڵەتی قوربەسەری بۆ کێ بۆ ئەو کەسەیە نوێژ دەکا خوای پەروەردگار ئێمە بۆیە نوێژ دەکەین لە دۆزەخ ڕزگارمان بێ کەچی خوا دەفەرمێ دۆزەخ بۆ ئەو کەسانەیە کە نوێژ دەکەن کام نوێژ خوێنانە واتە سەرەتا ئاەتەکە بە ئاگامان دێنێتەوە ڕاد دەچڵەکێنێ هەڕەشەکە بەچوونە دۆزەخە بە واوەیلایە بە تیاچوونە الذين هم عن صلاتهم ساهون ئەو کەسانەی کە لە نوێژەکانیان بێ ئاگان زانان زۆر تەفسیریان لەسەر ئەم ئاەتە هەیە دەفەرمون هێندێکیان دەفەرمون ئەو کەسانن کە سەرەتای ژیانیان نوێژیان کردووە من ژیاننامەی گەلێ سەرکردەوەشتم خوێندۆتەوە تا 6 ئامادەی نوێژی باشم کردووە تا 18 ساڵ بانگبێژی مزگەوتیش بووم بەڵام دواتر کە چوومە زانکۆ بوومە فکری چەپ و ئەوانە حتا ماوم سوزدەم بۆ خوا نەبردوێتەوە نەعوذ بالله ئەوە خوای گەورە دەفەرمێ ڕاستە نوێژی کردووە سەرەتا بەڵام دواتر وازی لێ هێناوە ئەو بەرە ئاەتەکە دەکەوێت کەسانێکی کە هەن زۆر بەلایەنەوە گرنگ نییە ئەگەر حەزی لێ بوو دەیکا و هەفتەیەک نوێژ خوێنی چاکە وەڵا دوای مانگێک نایکا یعنی وەکو ئەوەی بەلایەوە گرنگ نییە هەبێ و نەبێ ئەوەش پەنا بەخوا وەئیل للمصلین نەچوە ڕیزی ئەو نوێژ خوێنانی کە سەرفرازن قەد ئەفلەح المؤمنون نایگرێتەوە لە هەموویان خەتەرتر و کە ئەوە گشتگیرە ئەوەیە ئەو نوێژە لە دەرەوەی سەر بەرماڵەکە و مزگەوتەکە هیچ کاردانەوەیەکی نییە لە ژیانیدا هیچ کاردانەوەیەکی لەسەر دین و عەقیدە و ئەخلاقی نییە بەس ئەوەیە خۆی پێوەگرتووە نوێژەکە دەکات لەسەر بەرماڵەکە لاچوو لە مزگەوت چوە دەرەوە هیچ سیفاتێکی موسڵمانانی پێوە دیار نییە هیچ عەقیدەکەی لە خراپە نایگەڕێتەوە هیچ دواسێنانی لە زەرەر و زیانی موسڵمانان دەستی پێ ناگێڕێتەوە بۆیە قورئان چەند وردە خۆشەویستانم قورئان نافەرمێ الذين هم في صلاتهم ساهون دەفەرمێ عن صلاتهم ساهون ئەو عانە لەگەڵ فیا بزانە چەندیان فەرقە في صلاتهم ساهون يعني لە نوێژەکانیاندا ئەوانەی بێئاگان ئەمە ئاسانە ئەمە ئاساییشە یا ربی خوا ڕەحمی بە هەموومان کردووە و ڕەحمی خوامان هەمیشە لەگەڵا بێ کە نەیفەرموو في صلاتهم ساهون ئەینا یەک لەحزە خەیاڵت بترازایە لە نوێژە و سەهوت بکردایە تیا دەچووی بەس خوا نەیفەرموو في صلاتهم ساهون فەرمووی عن صلاتهم ساهون چونکە ئینسان لەناو نوێژە خەیاڵیشی جاری وا هەیە دەڕوا هەڵەش دەکا ئینسان لەناو نوێژە هەڵەش دەکا